ئەمڕۆ ئێمە سکاڵای یاساییمان لە ڕێگەی دەستەی نەزاهە و داواکاری گشتیوە تۆمار کرد ئەو ڕۆژەی کە ئەم کابینەیە سوێندی خواردووەواتە دەی حەوت بە ڕێوبەرێکی گشتی بە ڕەزامەندی وەزیری پێشووی دارایی 300,000 کارتۆن هێلکە ڕەزامەندی پێدراوە داخڵی هەرێمی کوردستان بکرێت لە کاتێکدا لەو کاتا هێلکە قەدەغە بووە بە بڕیاری حکومەتی هەرێم و حکومەتی عێراق بە ناوی ئەنفلۆنزای باڵندەوە و بیانووی نووسراوەکە ئەوەیە ئەم هێلکە بۆ سووریا و ڕۆژئاوا و ئەو مەنتیقانە داخڵەکرێت. یەک دوای بە دوواداچوونی جدی ئەم هێلکانە هیچی بۆ ڕۆژئاوا داخڵ نەکراوە ئەوەی کراوە لە بازاڕەکانی کوردستانە ساغکراوەتەوە. ئەگەر بۆ سووریا و ڕۆژئاواش بێ بۆ ئەوان مرۆڤ نین هێلکەیەکیان بۆ هەناردە بکرێت کە تووشی ئەنفلۆنزای باڵندە بکرێت. قەبارەی ئەم بازرگانیە کە ئەگەر ڕێگەی لێ نەگیرایە چەندین ملیۆن دۆلار بوو بەڵام بەشێکی داخڵ کرا و لە خەڵکی کوردستان شاتێپەڕ بوو بەشەکەی تری. هیوادارین دادبینیەکی عادیلانە لەسەر ئەمە بکرێت. ئەمە دووسێ جار تاوانە بەکارهێنانی دەسەڵاتە بۆ خۆدزیینەوە لە گومرگ چونکە ئەگەر ترانزیت بێک لەسەر پێنجی گومرگەدا مادەیەکی قەدەغەکراو داخڵی هەرێمی کوردستان کراوە لە کاتێکدا لەو کاتا مەمنوع بووە مەترسی بڵاوبوونەوەی خراپترین نەخۆشی هەبووە. ئەتوانم پێتان بڵێم حەجمی فەساد لە خاڵە سنووریەکانە نزیکەی 40 ملیۆن دۆلار بووە. ئەنجومەنی وەزیران هەم لیژنەی پێکێناوە هەم قەراری داوە پێداچوونەوە بە هەموو گرێبەستەکان و بە دۆخی خاڵە سنووریەکان بکە کە هیچ کۆمپانیایەکی بەرەمێنانی نەوت زەریبەی نەداوە. کۆمپانیا هەبووە بە ملیۆنان دۆلار عەفو کراوە لە کاتێکە عەفوی زەریبە لە دەسەڵاتی هیچ بەرپرسێکی حکوومەتان نییە. زەریبە بە قانون وەرەگیرێ بە قانونە بەخشرێ